ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 30 حوزەیرانی 2025 تان پێشکەش دەکەین. با گوێرەی زانیاریە سەرچاوە هەرێمیەکان سوپای داگیرکەری تورک لە ئێوارەی دوێنێ باچڕی چیای کۆرەژاوی سەربا شارۆچکەی شیلاتزەی تۆپباران کرد. هاوکات دامێن و لووتکەی چیا زەنجیرە چیاکانی مەتینایان لە سنووری شارۆچکەی ئامێدی سەربا پارێزگای دوهۆکیش باچڕی تۆپباران کردووە. هەر با گوێرەی سەرچاوەکان باهۆی تۆپبارانەکانەوە پوش و پاوان و زەوی و کوشت و کاڵی سنوورەکە ئاگری تێبەر بوو زیانی پێگەیشتووە. لە 20 تەموزی ساڵی 2023 لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور لە پێناوازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئێشێگیری ئەنجام دەدرێت و لە ئێستادا 711 ڕۆژی شەب بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی سەوسی 39 دەستیان بە چالاکیەکە کرد. مەراسمی گۆڕینی ئێشێگیری لە گروپی 138ەوە بۆ گروپی 139 لە بارەکەی کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور باخولەکەیەک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی دەستی پێکرد. دواتر چالاکیەکە باوتنەوەی دوورشم بەردەوام بوو. گروپی 139 کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور ئێشێگیریەکەیان دەست پێ کرد. لە ئامەد پلاتفۆرمی ڕێکخراوە دیموکراتیکەکان وەرکشۆپێکیان لە ژێرناوی ڕەنج لە کۆمەڵگەی دیموکراتیکدا با بەشداری ژمارەیەکی بەرچاو لە توێژە جیاوازەکان ئەنجامدا. تۆیگۆ ئۆزبەی هاوسەرۆکی لقیدووی ئامەدی سندیکای ڕەنجدەرانی زانستی و پەروەردەیی ئەکتیمسەن وتی چارەسەری پرسی کورد تەنها ئازادی گەلی کورد نییە بەڵکو دیموکراسی بوونی تورکیایە. هەروەهاوتیشی هەموارکردنەوەی دۆستایەتی مێژووی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کلیلی دامەزراندنی داهاتوویەکی یەکسانیشە بۆ مرۆڤایەتی. هەروەها سەفتاب ئەکداگیش یاریدەری هاوسەرۆکی گشتی پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی لە وەرکشۆپەکەدا ڕایگەیاند بنیازنانی کۆمەڵگەی دیموکراتیک ئەرکی هەمومانە و کۆمەڵگەی دیموکراتیک بەبێ ئاشتی بنیات نادرێت. هەروەها وەرکشۆپەکە لە کۆتاییدا بە داخراوی لەسەر بابەتەکانی گفتوگۆ لەسەر ڕەنج و ڕۆڵ و گۆڕانکاریەکانی ڕەنج لە ئەزموونەکانی ئاشتی هەمیشەی و تێپەڕاندنی ئاشتی و ڕەنج و هەژاری ژن و کاریگەری ڕەنجەڕۆیی لەسەر وتووێژی بێبەش و کۆچبەر و کرێکارانی بەساڵاچوو و کرێکارانی مناڵ و خاوەن پێداویستی تایبەت دوور لە میدیاکان بەردەوام بوو. هەر لە ئامەد شێخ سعید و 46 هەواڵەکەی کال لە 29 حوزەیرانی 1925 لە دەواازەی چیایی ناوچەی سووری ئامەد لە سێدارە درابوون لە شوێنی لە سێدارەدانەکەیان یادکرانەوە. نوێنەرانی ڕێکخراوە جەماوەریە دیموکراتیکەکان و بنەماڵی شێخ سعید و نوێنەری پارتە سیاسیەکان و زۆر کەسی تریش بەشداری مەراسمەکە بوون. سەرۆکی کۆمەڵی پەروەردە و کەلتور و پشتیوانی شێخ سعید ڕەمەزان ئاری ڕایگەیان شێخ سعید و هەواڵەکانی نوێنەرایەتی تێکۆشانی ماف و دادپەروەری و شکۆی گەلی کوردەکان. هەروەها ڕاشیگەیان ئاشتێکی درێژخایەن بەبێ ڕوبەڕووبوونەوەی مێژوو بەبێ بەدیهێنانی دادپەروەری نایەتەدی و وتیشی ئاشکراکردنی گۆڕەکانیان هەنگاوێکی مێژوویە بۆ ئاشتی. هەروەها سەرۆکی کۆمەڵەکە و نەوەی شێخ سعید قاسم فورات لە چالاکیەکەدا تیشکی خستە سەر سیاسەتی نەکۆڵی 100 ساڵە لە سەر کوردان وتی شوێنی گۆڕەکانیان ئاشکرا بکەن و تەرمەکانیان ڕادەست بکەن ئەمە شکۆی ئێمەیە. بێژی دەست پێشخەری یەکێتی دیموکراتیک محەممەد کاماچیش ڕایگەیان ئیترکاتی یەکێتیە و دەبێت ئەم سەدەیە ببێتە سەدەی کوردان. لە کۆتاییدا سەرۆکی گشتی پارتی سۆسیالیستی کوردستان پەسەکە بایرام بۆیزەل ڕایگەیان بەرخۆدانی قسەی کرد و وتاری پێشکەش کرد و بەرخۆدانی شێخ سعید و هەواڵەکانی بەبیرهێنایەوە.
لایەکی تریشەوە هاوسەرۆکی گشتی دەبەپا کەسکین بایەندەر لا کۆنگرەی مەبیادەر قسەی کردو ڕێگەان دەبێت ڕۆژەوی سەرەکیمان یەکێتی نەتەوەی بێ هەروەوتیشی گەلی کورد دەبێت هێزوو هەوڵدانەکانی بۆ بەدیهێنانی کۆنگرەی نەتەوەی بەکار بهێنێت کۆمەڵی هاوکاری و پشتیوانی بنەماڵی بێسەر و شوێنانی لانکەی شارستانیەت مەبیادەر چوارمین کۆنگرەی یاسایی خۆی لە ئامەد با دروشمی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ئەنجامدا و لەوێدا کەسکین بایەندەر هەروەها وتەبێژی ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان خالیدە تورکۆغلو و هاوسەرۆکانی شارەوانی و پەرلەمانتاران و نوێنەرانی زۆرێک لە دام و دەستگاکان بەشدار بوون هاوسەرۆکی دەبەپا کەسکین بایەندەر ئاماژەی بە سەدەمی ساڵیادی لە سێدارەدانی شێخ سەعید و هەواڵەکانی کرد و وتی کاتێک شێخ سەعید ڕۆشتە بەردەم پەتی سێدارە وتی دەبێت نەوەکانم شانازیم پێ بکەن و با من ڕوڕاش نەکەن هەروەها وتیشی ئێمەش ئەمڕۆ دەڵێن بە دەیان هەزارنەوەی تۆ لێرێ و ئێوە ڕوڕاش ناکەین سەبارەت بە پرۆسی ئاشتیش کەسکین بایەندەر وتی ئەوە نییە کا دەوڵەت دۆستی ئێمەیە و ئەم پرۆسی دەست پێ کردووە بەڵکو پرۆسەکە کا ڕێبەر ئۆجەلان با پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ناوی دەبات بە تێکۆشانی گەلی کورد و تەفگەری ئازادی کوردستان پەرەی سندووە و با هەڵویست و تێکۆشانی ڕێبەر ئۆجەلان پەرەی سندووە لە کۆتایی قسەکانیشدا بایەندەر ئاماژەی بۆ کرد کە ئەو ستاتوی کە بەدەستی بهێنن پێویستیان بە ڕێخستن و یەکەتی هەیە و وتیشی لێرە بانگەواز لە هەموو دامەزراوە و ڕێخستنەکانی سەرانسەری کوردستان دەکەین دەڵێن با دەنگتان لا تەنیشت بەڕێز ئۆجەلان بێت. فەرماندەی هێزە تایبەتەکان ئارمانج ئازادی شەهریبان ئاڵتورکە لە بەرامبەر هێرشەداگیرکاریەکان و پاکتاوکاریەکانی دەوڵەتی تورک لە هەرێمەکانی پاراستنی مدیا بەرخۆدانی کرد و لە 29 کانونی کەمی 2024 شەهید بوو هەروەها ئەندامی کۆنسەی فەرماندەی و فەرماندەی ئیالەتی وان جێگرگۆیی بە ناوی ئۆرهان ئۆراکە لە 26 ئەیلولی 2025 لە هەرێمی کاتۆمارینۆس لە هێرشی دەوڵەتی تورک شەهید بوو لە شاری زوریخ بەبیرهێنرانەوە مەراسمەکە لەلایەن کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆما و ئەنجام درا و لەوێدا ئیحسان جۆشکەن و تەبێژی کۆما و ڕێگەیان هەردوو شەهید ئایدیالی ئازادی و دڵسۆزی و ڕاستی گەل بوون لە مەراسمەکەدا سەمفۆزیۆنێک دەربارەی تێکۆشانی شەهیدان نیشاندرا و مەراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێات. لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی ئۆسلۆ لە پایتەختی نۆروێج شەهید دیارغەری بوو زیلان بەبیرهێنرانەوە لە یادکردنەوەکەدا لە ڕێگەی گفتوگۆ و سەمفۆزیۆنەوە تێکۆشانی شەهیدان خرایا بەرباس لە یادەکە کە بە پێشنگایەتی کۆمیتەی باشووری نەروێج بەڕێوەچوو بە خولەکێک ڕێزگرتن لە گیانی شەهیدانی ئازادی دەستی پێکرد و هیوا دیلانی هاوڕێی شەهید دیارغەریب باسی لە ڕۆحی تێکۆشان و کەسایەتی شۆڕژگێڕی دیارغەریب کرد هەروەها لە سەرژیان و تێکۆشانی دیارغەریب و زەینەب کەناجی دیمەن نیشاندراون و دواتر ئایسەڵ کۆچ هاوسەرۆکی ئەنجومەنی ئۆسلۆ لەسەر شەهیدبوونی زیلان قسەی کرد هەروەها لە چالاکیەکەدا لە خزم و هاوڕێیانی دیارغەریب ئاری قەرەداغی و هەواڵ ئاسۆ و محەممەد قەرەداغی سەبارەت با ژیان و هەڵویستی سیاسی شەهید وتاریان پێشکەش کرد. لە لەندەنی پایتەختی بریتانیا دەیەمین کۆنگرەی کۆمەڵگەی ئازاد با دروشمی بە ژنژیان ئازادی کۆمەڵگەیەکی ئاشتی و دیموکراتیک بنیاد دەنین دیسان بە گەنجی دەستمان پێکرد و با گەنجیش سەردەکەوین و پێکەوە بە ئاشتی کۆمەڵگەیەکی دیموکراتیک بنیاد دەنین دەستی پێکرد لە کۆنگرەکەدا نوێنەری هەموو لایەنە سیاسی و باوەڕێات جیاوازیەکانی هەرچوار بەشی کوردستان بەشداریان کرد و بڕیاروایە لە کۆنگرەکەدا هاوسەرۆکانی نوێ و دەستی بەڕێوەبەری کۆمەڵگەی ئازاد هەڵبژێردرێن.
شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە سەردانی بارەگای سەرەکی حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان کرد لە شاری سلێمانی و کۆبوونەوە. شاندی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە زەینەب موستەفا و شێرکۆ حەمامین و حەکیم عەبدولکەریم و نەسرین ئەحمەد و شۆڕش خدر پێکهاتبوون و لەلایەن سەرانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانەوە پێشوازیان لێکرا. بەوتەی ئەندامانی کەنەکە کۆبوونەوەکە بە مەبەستی گفتوگۆکردن بووە لەسەر ڕەوشی سیاسی و پێشاتە گەرمەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەهێزکردنی یەکێتی نەتەوەیی و دروستکردنی کۆدەنگی پارت و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر ئەگەر و پێشاتە سیاسیەکان لە ناوچەکەدا. ئیبراهیم متەقی شارەزای کاروباری ئێران و مامۆستای زانکۆ سەفارەت باگەری هێرشی نوێی ئیسرائیل بۆ سەر ئێران دەڵێت لە ڕوانگەی منەوە هەموو ئاماژەکان دەرخەری ئەوان ئیسرائیل جارێکی دیکە هێرش دەکاتە سەر ئێران و ئەم هێرشەش بە پاڵپشتی ئەمریکا ئەنجام دەدرێت. متەقی هۆشداریشیدا لەوەی کا هێرشەکەی ئیسرائیل لە قۆناغی یەکەم و لە قۆناغی دوومدا وێران کردەبێت. جێ ئاماژەیە دەستگای فریاکەوتنی ئیسرائیل ڕایگەاندووە باهۆی هێرشە موشکیەکانەوە 28 کەس لە ئیسرائیل کوژران و زیاتر لە 1300 کەسی دیکەش بریندار بوون و حکوومەتی ئێرانیش بڵاوی کردەوە 627 هاوڵاتی و فەرماندەی سەربازی ئێرانی کوژران و زیاتر لە 5000 کەسیش بریندار بوون. سوپای پاسدارانی ئێران کوژرانی یاریدەرێکی دیاری قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی لە کاتی شەڕی ئەم دواییە لەگەڵ ئیسرائیل ڕاگەان. میدیاکانی ئێران بۆ یەکەمجار ناسنامەی هاوڵەی سێبەری سولەیمانی حەسەن ئەبوو فازڵ حەسەن ناسراو بە حاجی یونس ئاشکرا دەکەن. حاجی یونس 11 ڕۆژ پێشتر لە هێرشێکی ئاسمانی ئیسرائیلدا کوژراوە و تا ئێستا وردەکاری زیاتر لە بەردەست نییە. هەروەها پەیوەندیە نزیکەکانی لەگەڵ قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی سوپای قودس پشتڕاست کراوەتەوە کە لە سەرەتای ساڵی 2020 قاسم سولەیمانی لە هێرشێکی ئاسمانی ئەمریکادا کوژراوە. ئەمیر سعید ئیرەوانی باڵوێزی هەمیشەیی ئێران لە نەتەوەی گرتوەکان سەبارەت بە دۆسیەی ئەتۆمی وڵاتەکەی و دەستپێکردنەوەی دانوستانەکانیان لەگەڵ ئەمریکا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی CBC ئەمریکی ڕایگەان تا ئێستا کەشێکی لەبار بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانوستانە لەگەڵ ئەمریکادا نەخولقاوە بە مەبەستی دەستپێکردنەوەی دانوستانەکان لەسەر پرسی ئەتۆمی ئێران. هەروەها ئیرەوانی دەشڵێت ئەگەر ئەمریکا هەوڵی سەپاندنی مەرجەکانیان بدات و بەردەوام بێت ئەوە ڕێککەوتن ئەستەم دەبێت. هەروەها ئێران لە چوارچەوەی بەکارهێنانی مەدەنیانە دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆمیش نابێت. ئاگەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.